کچە جوانەکەم وای ماشەڵڵا ماشەڵڵا کوی کچەکەم باش داخۆ لەگە مەکتەبێک کوی باش بابا ئەدیدایە لە چێیە لە ژۆرەیە زۆرەیە ئەدی لۆ هەمشەوەش کچەکەم چ بووە بابا دابرێ کچم چ بووە پورە هەزار هاتیە ئەی خوایە لە دەست ئەو ژنەی من دەزانم ئاخری شێتم دەکات دایە چی بووە دەبڵێ ئەوە باوکمە زۆر تووڕەیە نەرمین ئەوە چ نەبین ها وەرە وەرە هەتێرە وەرە بەسەر من وەرە ئەگەڵی بێ وەرە نەرمین هاجە چ دەکەن لە ماڵی من ئاسۆ هێنای باشە لۆرێتە ماڵی من ئەم چەند جار بەتون گوت ئەو ژنە نەخۆشە نەیەتە ماڵی من براهیم وا مەڵێ گوێ لێ نەبێت گوناحە کەیفی خۆتانە نەرمین بە خۆت دەزانی ئەمن 3 ڕۆژ لە ئیشێمە 3 ڕۆژ دێمەوە ناوماڵی خۆم یاعین دەتەوێت ئەو 3 ڕۆژە ئەم لە ئیسراحەتی دانەبم ئیبراهیم گوناحە لە شەڵتەرش لە خۆیان نەگرتووە ئەی چی لێ بکەم بیکەمە دەرەوە لە ماڵەکە یاعین لەوێش دەریا کرد خوشکی منە چی لێ بکەم من چۆن توام دەست بەرداری بم نەرمین تەلەفۆنەکی دۆ شێزادی برات کە ئەوی خۆی زۆر بە پیاو دەزانی بابێ خوشی خۆی باتەوە ماڵی خۆیان دیارەتەی پێم نەوتی لە خۆی ناگرن ئەوان ئەی منیش بیکەمە دەرەوە نەرمین ئاخی دەرفەتت پێ دەدەم کە ئیبراهیم ئاخی دەرفەت ڕۆژە لێرە بێت هەتا وەزعەکەیەک لایە بێتەوە توخوا قبوڵم نییە ئەو ماڵی خۆمە دەمەوێت ئیسراحەت لە ماڵی خۆم بکەم جۆ لە من ڕابگرا ئاخی دەرفەتت پێ دەدەم نەڵێ ئیبراهیم پیاوەکی خراپ بوو یان حاجەری خوشکت یان ناتوانم ئەمن دەڕۆم ئیبراهیم توخوا بە ئەم چەند ڕۆژە لێرە بێت بۆزدا دەستم بەردا توخوا ئیبراهیم نەرمی ئاگامنت خۆش دێ بڕۆ حەلێک لە مۆزوعی ببینەوە یان ئەمن یان ئەو خوشکە ئەم ڕۆیش وا ئیبراهیم بۆزدا ئێ من چی لێ بکەم و لە خوێنی منە لە گۆشتی منە من چۆن نەتوانم کەیفی خۆتە دایە چی بوو باوکم ڕۆی بەڵێ ڕۆی دایە تۆ بۆ پورە هەزار تینەوە ئێرە باوکم بە یەکجار ڕۆی ئەو قسانە نەکەی ئەو پوری تۆیە حاجەرگیان تاو مەترسە هیچ من مەترسە خوشکە جوانەکەم ئەم کاتت باشا ئیبراهیم کاک زانا بەخێر بی زۆر سپاس تازە لای بەڕێوەەر بووم وتی کاک ئیبراهیمە ماوەیە کەمیاگاتان لێ بێت چێشت هەیە زانا کەس ئاگەی لە دەری کەس نییە براکەم سەری خۆتان بۆی مەشغوڵ مەکە باشە باش ئەگەر کێشەیەک هەیە بۆی بتوانم یارمەتی دەم شتێک بێمە بکرێت زانا وەچی پێم گوتی ئەوە کێشەی خۆمە لەمە پاش ئەمن هەموو ڕۆژانی هەفتە لێرە دەوام دەکەم ئۆفم نەما چونە ماڵێ نەما باشە ئەی باشە خاوەنی عایلێت توێت چۆن نەتوانیم ڕۆژ دەوام بکەیت زانا ئەگەر عایلە بی لا حول ولا قوة إلا بالله باش تخوا قسەم پێ مەکە بەس تکایەکم هەیە کە لێرە دەرچووی بڕۆکن کاک ئاریانی پێ بڵێ کاک ئیبراهیم دەڵێ لەمە پاش نەسە سەری شەکانی من هەر بە خۆم ئیشرافی هەموو ئیشەکان دەکەم باشە باش بشبوور بێزارم کردی کاک ئیبراهیم شەڕۆمە سەر مەخزانەکانی عەلوە بڕۆ دەمێ ئەو ڕۆکە زەردەکان هەموو تەواو بی هیچ ئیشەکمان نەمێ لە بەزنی باشە زۆر چاک بڕۆ ئێستا خوشکە جوانەکەی من هەردەرگیان
دەی هاجر لە بە خاتری من دەی قوربان دایە چیە؟ ئیشکم پێدا وەرە بزانم ئیشی چی؟ نابا بچینە دەرەوە ئێستا وەختی وەیە نابینی نانێن بە پورە؟ دەمەوە شتێک پێ بڵێم باشە دێ ئێستایەمەوە هاجر گیان کچم بڵێ دایکە ئێمە دەڕۆن لای واکەم چی؟ باوکتی چی؟ ئەخە ئێمە غێریبی باوکمان دەکەین جا باوکی لە شوێنێکی وایە هەتا بیری بکەی دانی شندەی سەعیەکەتان بکەن ئەخە ئەم قسانە دانی، ئێمە نەبیستمەوە بیری جارێکی باوکمان کا کردووە. دانی شەوتم یاڵە دەی سەعیەکانتان بکەن دانیشە جارێکی جوم لەو قسانە نەبێتەوە ها بڕۆن دەی لاچن لە بەرچاوم هاجر گیان گیانەکەم هیچ نەبوو مناڵەکانن تۆزە هاروواجیەکەن دێوەرە نانە خۆ بخۆ دەی دەیانی من دەی هاجر قوربانی خوشکی خۆم